کۆبوونەوەی داهاتووی پێنج قۆڵی کە نوێمین کۆبوونەوەی پێنجلایەنەکە دەبێت لەم کۆبوونەوەیدا چوار لایەنی سیاسی گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ چاوەڕوانی وەڵامی پارتین لەسەر ئەو دوو پێشنیازەی کە نزیکەی 20 ڕۆژە خستویانە تا بەردەمی ئەگەرچی بە پرسەباڵەکانی پارتی پێشنیازی چوارلایەنەکەیان بەدڵ نییە بەڵام چوارلایەنەکە چاوەڕوانی ئەوەن بە فەرمی ئەم وەڵامە لە پارتی وەربگرن. چاوەڕانی ئەومان لەوان نەدەکرد. لایەنەکە هەڵوێستی یەکگرتووی ئیسلامی کوردستان هەمان هەڵوێستی چوارلایەنەکە دەبێت و پێشبینیژەکەم پێش 3 مانگ پێش عەفو 6 مانگ ئەو چەند لایەنە کۆبوونەوەی بکەن بۆی هەڵوێستی خۆیان لە بەرامبەر هەر ئەگەرێکی تری پارتی بۆ ئەو کۆبوونەوەی ئامادە بکەن. لێدوانەکەی نێچیروان بارزانی جێگری سەرۆکی پارتی کە ڕایگەیاندبوو پێشنیازی چوارلایەنەکە سەیرە و بۆ چارەسەر نییە هەرزوو بسووتنەوەی گۆڕان وەڵامی دایەوە و ئاشکرای کرد ئەگەر ئەو لێدوانە هەڵوێستی فەرمی پارتی بێت کۆتایی بە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان دەهێنن بەڵام لایەنەکانی تر باسی کۆتا کۆبوونەوە ناکەن و پارتیش دژی ئەوەیە کۆتایی بە کۆبوونەوەکان بهێنرێت. یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا لە هەموو کات زیاتر پەیوەندی لەگەڵ گۆڕان باشترە ئەویش دەڵێت نابێت کۆبوونەوە لە پێناو کۆبوونەوە بکرێت وەک ئەوەی یەکێتی بیەوێت هەمان قسەی گۆڕان بکات لەسەر کۆتایی هێنان بە کۆبوونەوەکان چونکە لێدوانی بەرپرسان یەکێتی دەری دەخات ئەم حەزبە بە پەرۆشە بۆ هەڵبژاردننی پێشوەختە. کۆبوونەوە پێنج قۆڵانە خەڵک چاوەڕوانی ئەوە ئاکات پەلە بکرێت بۆ چارەسەری کۆبوونەوە هەر بۆ کۆبوونەوە نەبێت کۆبوونەوەکان بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی ئەمڕۆی کوردستان بە قەیرانی سەرۆکایەتی هەرێم و قەیرانەکانی تریشەوە بێت. چوارلایەنەکە ئەم جارە دەنگیان دلێرترە چونکە بەپرسانی باڵای یەکگرتوو بە گۆڕان و یەکێتی و کۆمەڵیان وتووە هەڵوێستیان لەگەڵ هەڵوێستی ئەوان دەبێت بۆیە ئەم جارە ئەگەر لایەنەکان ڕێک نەکەوتن ڕەنگە ئەم چوارلایەنە جارێکی تر پرسەکە ببنەوە ناو پەرلەمان و لەوێ بەدەکورسیەکەی یەکگرتووەوە یەکلایی بکەنەوە. پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بە فەرمی پێشنیازی چوارلایەنەکەی ڕەت کردەوە ئایا ئەم چوارلایەنە لێرەدا دەوەسن و داوای هەڵبژاردننی پێشوەخت و گەڕانەوە پەرلەمان دەکەن یاخود پێشنیازی تر بە پارتی ئامادە دەکەن ئایا ئەم چوارلایەنە بڕیار لەسەر کامیان دەدەن دەوەسن یان بەردەوام دەبن. هێمن مەحموود یەنارتی سلێمانی.